سڵاو ڕێز بینەران و بیسەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە. سەرتاش سەردێری چەند هەواڵێکتان پێشکەش دەکەم. ناڕزایەتی خەڵکی شاباد لە ئازنەبوونی ئاو و کارەبا. برینداربوونی چواردە وەرزشوانی کوردستان لە جادەی سنە بۆ هەمەدان. کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی توانەوەی ئاسن لە ئیسفەهان. بۆ پیشاندانی شۆفێرانی بار هەڵگێر لە بەردەم وەزارەتی سەمەد لە تاران. ناڕزایەتی دوکاندارانی شارۆچکەی سنعەتی شەهرێ کورد. دۆخی خراپی بەندکراوان لە زندانی فەشافویە و درێژەی مانگرتنی کرێکارانی مادەن لە پڕۆ. ناڕزایەتی خەڵکی شاباد لە ئازنەبوونی ئاو کارەبا. ڕۆژی شەمە 11 گەلاوێژ خەڵکی شاباد لە پارێزگای کرماشان لە ئازنەبوونی ئاو کارەبا ناڕزایەتیان دەربڕی. دەوتەی ناڕازیان ڕژێمی سەرکوتگەری ئیسلامی لە گەرمای سەختی هاویندا ڕۆژی 2 جار ئاو کارەبای هەوڵاتیان دەبڕێت و هیچ بایەخێک بە تەندروستی ژنان منداڵان و بە ساڵەچوانیش نادات. ئەو نیشتمانیەک لەو بارەیەوە دەڵێت خەڵک بە دوای ئاودا سەرگەردان و گەرمای تاقەت پڕۆکێنی هاوین ژیانی بۆیان سەخت کردووە. بەڵام بەرپرسانی دەوڵەت ئاو کارەبای 24 کات ژمێریان بۆ بەشداربووانی مەراسمی ئەرباعین دابین کردووە. برینداربوونی چواردە وەرزشوانی کوردستان لە جادەی سنە بۆ هەمەدان. بەیانی شەممە 11 گەلاوێژ پاسێکی هەڵگری ئەندامانی تیمی زۆرانبازی کوردستان لە جادەی سنە بۆ هەمەدان وەرگەڕاوە و بە هۆیشەوە 14 کەس بریندار بوون. بەوتەی سەرۆکی بەشی فریاگوزاری زانکۆی زانیاری کوردستان ڕووداوەکە کاتژمێر 4:52 خولەکی بەیانی ڕوویداوە و 14 کەس لە سەرنشینەکانی پاسەکە بریندار و بۆ نەخۆشخانەی کەوسەری سنە گوازراونەتەوە. چالاکانی مەدەنی شاری سنە ڕایانگەیان گەردەنەی سەڵوات ئاوا یەکێک لە پڕمەترسی ترین جادەکانی ئێرانە و ساڵانە دەیان شارومەند بەهۆی خراپی ئەو ڕێگایە و نزمی کوالێتی تومبێلەکانی بەرهەمی نێوخۆش دەبنە قوربانی. کۆبنەوەی کرێکارانی کارخانەی توانەوەی ئاسن لە ئیسفەهان. کرێکارانی شاغڵ لە کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان ڕۆژی شەممە 11 گەلاوێژ دژبەنەدانی حەقدەست کۆبوونەوە. بە پێزانیاریەکان 21 کرێکاری کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان ماوەی چەند مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی زۆر سەختدا دەژین. گرانی و هەڵاوسان گوشارێکی زۆری خسوەتە سەرشانی کرێکاران و بەنە ماڵەکانیان و بەرپرسانی کارخانەش بایەخ بە مەعیشەتیان نادەن. خۆپیشاندانی شۆفێرانی بار هەڵگێر لە بەردەم وەزارەتی سەمەد لە تاران. ڕۆژی شەمە 11 گەلاوێژ شۆفێرانی بار هەڵگێر لە بەردەم وەزارەتی سەمەد لە شاری تاران کۆبوونەوە و خوازیاری ڕادەستکردنی ئۆتۆمبیلەکانیان بوون. بەوتەی شۆفێرانی ناڕازی ماوەیەکی زۆرە پارەیان بۆ هاوردەکردنی بار هەڵگر پەرداخت کردووە، بەڵام وەزارەتی سەمەد بە هاوکاری گۆمرێک ڕێگەیان لە ڕادەستکردنی کامیۆنەکان گرتووە. شۆفێران هۆشداریان داوە کە ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت مان دەگرن. ناڕزایەتی دوکاندارانی شارۆچکەی سەنعەتی شەهرێ کورد. ڕۆژی شەمە 11 گەلاوێژ دوکاندارانی شارۆچکەی سەنعەتی شەهرێ کورد لە ناڕزایەتی بە بڕانی بەردەوامی کارەبا دەستیان لە کارکێشایەوە و کۆبوونەوە. بە پێزانیاریەکان 150 کاسبکار و خاوەن کارگە لە فازەکانی 1 و 2 3 شارۆچکەی سەنعەتی شەهرێ کورد لە ئاسنەبوونی ئاو کارەبا ناڕزایەتیان دەربڕیوە. بەوتەی ناڕازیان بەرپرسانی ئەو شارە بە کاسبکارانیان وتووە لەوە بەدواوە 3 ڕۆژ لە هەفتە بەرخیە و شارۆچکەیە قەتع دەکرێت. لە حاڵێکدا هەر ئێستاش دۆخی وەبەرهێنان و بازار کارەساتبارە و بڕیارەکانی دەوڵەت ئەو نەیتر ئابووری وڵاتی بەرەو داڕەمان بردووە. دۆخی خراپی بەندکراوان لە زندانی فەشافویە. بە دوای گواستنەوەی بەندکراوانی سیاسی زندانی ئەڤین بۆ زندانی فەشافویە چەندین راپۆر لەسەر دۆخی خراپی بەندکراوان و بێبەشکردنیان لە مافە سەرەتاییەکانیان بڵاو کراوەتەوە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران بەندەکانی زندانی فەشافویە زۆر قەرەباڵغە و بەندکراوان لە ئیمکاناتی بێهداشتی دەرمان ئاوی پاک دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کراون. هەرچەند ڕێکخراوەکانی مافی مرۆڤ چەند جار داوای ڕوونکردنەوەی چارەنووسی کۆمەڵێک لە بەندکراوانیان کردووە، بەڵام دەستگای قەزای ڕژێم وەڵامی نیگەرانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و بنەماڵەی بەندکراوانی نەداوەتەوە.
برینداربوونی 10 منداڵ لە پارکی یاری کرمان شەوی هەینی دەیگەلاوێژ بەهۆی کۆنبوونی کەرەستەی یاری لە پارکی گەشتیاری کرمان 10 منداڵ بریندار بوون. بە وتەی سەرۆکی ئۆرژانسی کرمان کۆنبوونی کەرەستەی یاری لە پارکی گەشتیاری کرمان و ناستانداردبوونی ئامێرەکان بووەتە هۆی برینداربوونی 12 کەس کە 10 کەسیان منداڵ بوون و ئێستا لە نەخۆشخانە لەژێر چاودێری پزیشکیدان. ئەشکەنجەی بەردەوامی ئەرغەوان فەلاحی لە زیندانی فەشافویە. ئەرغەوان فەلاحی چالاکی سیاسی و خوێندکاری تەمەن 24 ساڵی ڕاگیرا و لە زیندانی فەشافویە لەژێر ئەشکەنجەی سەختی هێزەمنیەتیەکانی ڕژێم بۆ وەرگرتنی دانپێدانانی زۆرم لێدایە. ڕۆژی شەشی ڕێبەندانی ساڵی 1430 هەتاوی ئەرغەوان فەلاحی لەلایەن هێزەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژبە نیزام و پاڵپشتی لە گروپە نایارەکانی ڕژێم لە بەندی 241 بەندینخانەی ئەڤین زیندانی کرا. پاشبۆردومانی زیندانی ئەڤین لەلایەن ئیسرائیل ئەرغەوان فەلاحی هاوڕێ لەگەڵ کۆمەڵێکی دیکە لە بەندکراوانی سیاسی بۆ زیندانی فەشافویە ڕاگوێزرا. ئەو بەندکراوە لە دەست ڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە و ڕۆژانە لەلایەن ئیتڵاعاتی سپای پاسدارانەوە ئەشکەنجە و ئازار دەدرێت. گرانکردنی نرخینان لە پارێزگای تاران. بە پێڕاپۆرتی میدیاکانی ئێران نرخینان لە پارێزگای تاران بە ڕێژەی 50% زیادی کردووە و نانی لەواش 100% گران بووە. بە پێو راپۆرتە نرخی نانێکی سنگک بۆ 7600 تمەن هەڵکشاوە، هەر نانێکی بەربەڕی بۆ 5350 تمەن و هەر نانێکی لەواشیش بۆ 1400 تمەن بەرز بووەتەوە. هەروەها نرخی نانی تافتۆن 2000 تمەنە و نانێکی خۆراسانی گەیشتۆتە 3750 تمەن. گەرانکردنی نرخینان لە حاڵێکدایە کە ڕێژەی هەڵاوسان بەردەوام لە زیادبووندایە و بەشێکی زۆر لە کۆمەلگا چیتر توانای کڕێنی گۆشت، میوە، برنج و ڕۆنیان نەماوە. چونە سەرەوەی نرخی شیرەمەنیەکانیش ژیانی چینی هەژاری سەخت کردووە و بەشێکی زۆر لە منداڵان و بە سەڵاتچوان تووشی کەم خۆراکی و پوکانەوەی ئێسقان بوونەتەوە. گرانی نرخی پێداویستیەکانی ژیان لەلایەک و چونە سەرەوەی نرخی دەرمان تەندروستی ملیۆنان کەسی خزوەتە مەترسیەوە، بەڵام بەرپرسانی گەندەڵی کۆماری ئیسلامی لە ڕیفاه و ئەمنیەتدا دەژێن. درێژەی مانگرتنی کرێکارانی مەعدەن لە پڕۆ. پاش کەسهێنانی دانوستانەکانی نێوان کرێکارانی مەعدەن لە پڕۆ و نوێنەرانی دەوڵەت، کرێکارانی ناڕازی بۆ جارێکی دیکە دەستیان لە کار کێشایەوە و جادەکانی ئەو وڵاتیان داخست. بە پێڕاپۆرتەکان کرێکارانی مەعدەن لە پڕۆ لە ئاسکەمی هەقدەست و کاتیبوونی گرێبەستەکانیان ناڕازین و تا بە ئەمڕۆ چەند جار دەستیان لە کار کێشاوەتەوە. کرێکاران ڕایانگەیاندووە ئەگەر داخوازیەکانیان جێبەجێ نەکرێت مەعدەنەکانی مسی ناوچەی کۆسکۆی دادەخەن. گیان لە دەستدانی 5 منداڵ بەهۆی تەقینەوە لە پاکستان. ڕۆژی شەمە 11 گەلاوێژ بەهۆی تەقینەوەی پاژماوەی شەڕ لە ئەیالەتی خەیبەر پەختونخوای پاکستان 5 منداڵ گیانیان لەدەستدا. بە وتەی پۆلیسی پاکستان گولەیەکی هاوان لە ئەیالەتی خەیبەر پەختونخوا تەقیوەتەوە و لە ئەنجامی ئەو ڕووداوەدا 5 منداڵ گیانیان لەدەستداوە و 13 ئەندامی خێزانێکیش بە سەختی بریندار بوون. بەڵێ بینەران دوایین هەواڵمان سەبارەتە بە برینداربوونی 19 کەس بەهۆی سووتانی دارستانەکان لە پردوغال. بەهۆی ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی نێوان پردوخال و ئیسپانیا 19 کەس بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. بە وتەی کارناسانی ژینگەی پورتوغال گۆڕانکاریەکانی کەش و هەوا و گەرمای سەر و چل پلەی سیلیزی هۆکاری ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی ئەو وڵاتەیە و تا بە ئەمڕۆ 100 هێکتار جەنگەڵ لە ناوچووە. دانیشتوانی 3 ناوچە لە سنووری ئیسپانیا چۆڵ کراون و 19 کەسیش بریندار بوون. هەروەها 1800 هێزی ئاگرکوژێنەوە سەرقاڵی دامرکانەوەی ئاگرەکەن، بەڵام هێشتا نەیانتوانیوە بە تەواوی کۆنتڕۆڵی بکەن. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کاتی ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.